نیبونەوە ڕێبازە مامجەلال ڕێبازە سەرکردایەتیە نوێ قۆناغا نیبونەوێدا سەرکردایەتیانی د ئەمانەتە سەرۆک مامجەلال پارێزید و گەشێ بە دەستکەفتە نوێ دات. بەرژەوەندیە ملەتێ مەل کیرێ بیت ئێکەتی نیشتیمانی کوردستان لەوێرەیە. ئێکەتی نیشتیمانی کوردستان ئێک ناو و ئێک ناڤاڕووکە ئێکەتیەکە بۆ کوردستانێکە خۆشگوزەران. ئێکەتی باسکن بەهێزن گەلێ مەیە و ستونا خوڕستیا پرۆسا دیموکراسیەتەیە کوردستانە و العێراقێ. جێ تەڵای تەڵە هەتا زەلێ هەتا دەباشان کاروانێکی 45 ساڵیە شەهادەت و دەستکەفت و نیبوونەوەیە بەردامن. شۆڕەشا نوێی دوماهی بشەوێن تاری ئینە و شۆڕەشا نیبوونەوێ دێ دوماهیە بنە هەفسەنگیا سیاسی کوردستانە ئینیت. کوردستانە ڕاستەقینە استراتیژیەتە نەگوهۆڕە ئێکەتیەیە دیموکراسی و دادپەروەری و لامەرکەزیە ئیداری دموکۆم بیت. ئێکەتی و بەرژەوەندیên gelê me du hevcem kin û ji hev cuda nabin. سەنگەرê ئێکەتیê سەنگەرê hezên gelê me ye û berpirsaretiya fermî jî delîveke bû xizmetê nek bû çavpûşiyê li mafên welatiyan. Bêy dîmokrasî êketî geşê naket. Bêy êketî hukmranî bi serkeftî nabît. Lê êkî xizîranê silav lê têkûşerên dêrîn û li hewe pîrûz bît nîbûneveya berdewama êketiyê. Êk êketî bû seranserî welatî û êk tîm bû hemû erkên Kurdistanê û Iraqê. Şehîdên êketiyê ji hemî pêkhateyên Kurdistanê îlhambexşa rejdiya rastaqîne ye û berdewame ji mafên gelê me.